هێشتا مانگێک تێنەپەڕیوە بەسەر گۆڕینی سیستەمی پاسپۆرتی کۆن بۆ شێوازی ئەلکترۆنی و نوێ سیستەمەکە ڕوبەڕووی دەیان گرفت بۆتەوە. لە حەڤەی حوتەوە بووە بەم سیستەمەوە 22 ڕۆژە ئەم سیستەمە کارەکەین. پێش 22 ڕۆژ پێش ئێستا پێش حەڤەی حوت دوا ڕۆژی سیستەمە کۆنەکە 1400 کەسمان بەڕێخستووە. بەڵام ئێستا 150 هاوڵاتی کەواتە ئێستا من لە سادەی توانەکانم کاری پێکەم لە سەتانەوەتی وەستاوە بۆ کاری ئەم سیستەمە نوێیەوە. ئەمە کێشەیەکی گەورەی بەڕاستی دروست کردووە بۆ هاوڵاتیان هەروە بۆ ئێمەش لەبەرەوەی ئێمە ڕانەهاتوین بەم شێوەیە کار بکەین. جا ئەمە کۆمەڵە چارەسەری هەیە. چارەسەری یەکەمی ئەوەیەکەوە بە خێرا چارەسەری خێرای چییە؟ چارەسەری خێرای ئەوەیەکەوە سیستەمە کۆنەکەش بگەڕێتەوە. سیستەمە کۆنەکەش بگەڕێتەوە لەگەڵ سیستەمە کۆنەکە نوێەکەیە کار بکرێت. سیستەمە کۆنەکە بە 25,000 هاوڵاتی بوو بە خاوەنی پاسپۆرت. بەڵام ئەم سیستەمە نوێیە بە نزیک 130,000 تێچێ بۆ لەبەرەوەی 91,000 حەقی ئەوەیە کە کارتی بانکەیە و 25,000 حەقی ئەمورەی بانکەکەیە. ئەم ئەندامەی پەرلەمانی عێراق بەدۆداچوون دەکات بۆ گرفتی پاسپۆرتی سلێمانی. ئەو دەڵێت سەرڕای کێشە زۆرەکانی نرخی پاسپۆرتی ئەلکترۆنی بەرزە و لەگەڵ دۆخی ژیانی خەڵک یەک ناگرێتەوە. ئەم سیستەمە کێشەی هەیە. یەکەم نرخی دەرهێنانی پاسپۆرت لە 25,000 بۆ بە 91,000. ئەم 66,000 زیاد کراوە واتە ئەو پارەی کە پێشتر عەریزە نووسێک لە پڕکردنەوەی فۆرم و مامەڵەکان وەریەگرت ئێستا دائیرەی پاسپۆرت هەمان ئیشەکە و پارەکە ئەڕوا بۆ کۆمپانیا. ئەمە یەک. دوو تۆمارکردنی ناوبۆی تۆ بچی پاسپۆرتەکەت دەربهێنی یا نوێی بکەیتەوە لەسەر ئەپلیکیشنێکە. ئەم ئەپلیکیشنە تەنها پێنجشەمان یەک کاتژمێرە کرێتەوە. بۆ ئێمە ئێستا ڕەنگە یەکەم داواکاریمانەوە بێ سیستەمە کۆنەکەش سیستەمی پێشوو کە ئێستا وەستێنراوە بکەوێتەوە کار. ئەوەی بە ئەلەکترۆنی جیازی ناوێ با بەم سیستەمە کۆنە جیازەکە خۆمەفعولی هێویت کێشەی نییە با دەری بهێنێ. وەکو ئێستا دەڵێن لە هەندێک شار سیستەمە ئەلەکترۆنیەکەش هەیە و کۆنەکەش هەیە. پاسپۆرتی سلێمانی داوا لەلایەنە پەیوەندیدارەکان دەکات بە زۆیی گرفتەکانیان بۆ چارەسەر بکەن. بە پێچەوانەوە دەرهێنانی پاسپۆرت گرفتی زۆری بۆ دروست دەبێت. لەگەڵەوەشدا ئەگەر تەنها یەک ئامێریان لە کار بکەوێت دەرهێنانی پاسپۆرت ڕادەگیرێت بەهۆی ئەوەی جێگرەوەیان نییە. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.